أنا إخوائي گەورە میرەبان بخێر بێن خوێندکاران و قوتابیانی خۆشەویست. بابەتی ئەمڕۆمان لە وانەی سێیەمدا بابەتی بارودۆخی سیاسی و کۆمەڵایەتی و ئابووری تورکیا لە 1923 و بەڕاگەاندنی کۆماری نوێی تورکیا لە 29 تەشرینی یەکەم 1923 دەخوێنین. طبعاً جا پێویستیمان لە بیدایەدا بە هەندێک پێداچوونەوە هەیە بە بۆی کە ئەوەش بەرچاوتان زیاتر کراوەتر بێ و شتی زیاتر ببینن لەو بارودۆخی ئەو کاتی کە لە تورکیادا هەبووە. ئەمە یعنی بڵێن یەک لە ئەوانەی کە شاری ئیزمیر کە بینین بە ڕووخاوی تەمەنەوە تورکەکان مەسەلەنەوە تەسویڕیان کردو بڵێن بڵاویان کردەوە. دواتریش یۆنانیەکانیش لە 1922 ئەوان شاری ئیزمیریان بە سوتاوی مەسەلەن بڵاو کردێتەوە کە بەدەستی تورکەکان سوتا. دەرحەڵ اینجا خۆتان نەزانن خۆی لێرەدا لە کاتی شەڕدا تەنها خەڵک یعنی خەڵک بەگشتی زەرەرمەند دەبیتن ئەوەی براوە بیتن ژەڕەناڵەکانی شەڕن. یعنی ئیتر بەو شێوەیە کە سەیری بکەین دەبینین یەک لە ڕۆژنامەکانی تورکیایە ئیزمیرن ئین کەرە گونون یعنی دەڵێ ئیزمیر لە ڕەشتن و ڕۆژدا یعنی کە داگیر کرا بە دوومانە هەم کاولکارێکەوە هەم داگیرکردنی لەلایەن یۆنانیەکان لە 15 ئایاری ساڵی 1990دا. ئەوەش کاتێک کە ئیزمیر ڕزگارەکەن کە تورکەکان ئەچنەوە ناوێ و ئەو ڕێکەوتنامەی مۆدانیا کە باسمان کرد دەرسی ڕابردوو هەم دەقیقەکان بڵاو کردەوە هەم وێنەی گفتوگۆیەکان ئەوە دەقی گفتوگۆ ئەو ڕێکەوتنامەکەیە و ئەوەش ئیزمیرێنین کورتولوس یعنی جەنگاوەرانی یاخود با بڵێن سەربەخۆی خوازانی ئیزمیر. حتا لەوەش مەسەلەن درای ئەناتۆڵۆنون دشماندان temizlemeyesin. Temizlenmesi. Yani Anadolu'yla düşmanın pakiraywa. Ama mahamuy لو بارودۆخەیە کە باسەکەین ئێستا کە دێن لە باش 12 ساڵ لە شەڕی ئەوەی کە هەبوو لە بەردەوام بوو لە 1912 تاوەکو 1922 یعنی زۆربەی ناچەکانی تورکیا وێران بوون. ئەمەش ینی بیۆک تاڕۆزن ینی گەورەترین ڕووبەڕوو بوونەوە ئەوە وێنەی مستەفا کەمال و هێزی سەربازەکانی حکوومەتی قەڕێ کە ڕاوەستاینە باسی 26 تا 30 ئابی ساڵی 1922 کاتن. ئەوەش کە پێشتر باسمان کرد کۆنگرەکانی سێواز ینی ئەرزەڕۆم لە 23 تەمووزی ساڵی 1990 و هەروەها طبعاً وەقایعی کۆنگرەکانی ئەرزەڕۆمە وێنەکانێکی دیارە وەروەها سێواسیش لە 4 ئەیلولی ساڵی 1990. طبعاً ئێستا دێین باسی ئەو بارودۆخەیەکەن. بارودۆخی سیاسی و کۆمەڵە ئەمە باسمان کرد سیاسیەکە لە پردەسەکانی پێشتریش ئێستا دێین هەر لەگەڵ ئەوەش باسیەکەینەوە. طبعاً پاش 12 ساڵ لە شەڕی بەردەوام لە 1912 تاوەکو 1922 زۆربەی ناوچەکانی تورکیا ماڵوێرانی چۆڵبوون لە دانیشتووە و دیمۆگرافیای دانیشتوان ڕوویدا. ینی ئەمە ینی با بڵێن گۆڕینی سروشتی دانیشتوان بە شێوەیەکی زۆر بەرفراوان هاتەکایەوە. کە سیر بکەین ئەو وێنانە تەماشا بکەین ئەو ڕۆژنی یۆنانیەکانە لە شارەکانی تورکی کە بەرەو یۆنانە ڕۆن لە ساڵی 1923. ئەوە شەنوێنەی هاتنی تورکەکانە تورکە موسڵمانەکانن
کە لە ناوچەکانی یۆنان دەریان کرد. طبعا ئەوە بەردەوام بوو، یعنی تورکەکانیان دەرێکرد تا ساڵانی 1970 ئەوانش لە بولگاریا تورکەکانیان دەرکردن. اینجا یعنی ئەمە بەردەوام بوو لە تورکیا لە ئەو گۆڕنی سروشتی دانیشتوان و ڕێژەی مردن لە نێو دانیشتوانی ئەنادۆڵ زۆر بەرز بوو و زۆربەی سەربازە کۆکراوەکانی عوسمانی لە ئاسیای تەواو ئاسیای بچووک بوون و برینداری زۆری شەڕەکانی گاڵیپۆلی و فەڵەستین و عێراق و ڕۆژهەڵاتی ئەنادۆڵ لە ساڵی 1915ەوە ئەو ناوچانە شانۆی بەردەوامی شەڕ بوون. طبعا ئەو دانیشتوانانی کە لە ناوچەی کە مسڵمان بوون کە مەسیحی نشین بوون کە دەسەڵاتیان بۆ یۆنانیەکان مسلمانەکان تێدا ئازارێکی زۆریان ئەچێشت و لەو ماوەیەدا با بڵێن تا ساڵی 1922 زۆربەی ئەرمەنەکان لە ناوچوو یان کۆچیان پێکرا. طبعا تورکەکانش قسەیان هەیە دەڵێن ئەرمەنیەکانش نزیکەی 2.5 ملیۆن مسلمانی ناوچەی ئەنادۆڵیان کوشتیە. تورکەکانش دەڵێن ئەمە نزیکەی 600 تا 800 هەزار ئەرمەنی کوشتێ، ینی با بڵێن و لەگەڵ 300 هەزار یۆنانی. طبعا هەرێک لە ئەرمەنیەکان ئەوانش ژمارەی خۆیان هەیە دەڵێن ملیۆنی وەک ئەرمەنی جینۆسایت کرا. ئیتر هەرێک لەو گەلانە حکوومەتەکان ژمارەی خۆیان هەیە. ڕێژەی دانیشتوان بە ڕێژەی 120 کەم بوو. طبعا یەک لەو کارەکان مردن. بەهۆی مردنیش چ بوو؟ بەهۆی بڵاوبوونەوەی نەخۆشیش بەهۆی چی؟ بەهۆی بڵاوبوونەوەی برسێتی و نەبوونی و تەنگپێڵچنی لەلایەن بابلینبەرەکانی شەڕە و لەلایەن ژەرماڵەکانی جەنگەوە. طبعا ڕێژەی مردن 20 جار لە فەڕەنسای زیاتر بوو ئەگە بەراورد بکەینەوە لەگەڵ ئەو کات. و ئەو کاتیشدا 12 هەرێمی عوسمانی هەمان ئەوانە بەشێکیان هەر زۆر لە ناو چوو، یعنی چۆڵ بوون لە دانیشتوان و 30% دانیشتوان ڕێژیان پێک داهات لە بێوەژن. ئەمە ڕێژێکی زۆر بەرز بوو بنۆش بۆ هۆکاری چ؟ بۆ هۆکاری شەڕەکان. ینی زۆر لەو ژنانە لەو سەتاسیەی کە بێوەژن بوون یان بێ حاڵ و ماڵ بوون یان بێ مێرد بوون یان بێکەس بوون، ئەوانە هەمووی لە ئەنجامی ئەوەی کە مێردەکانی لە بەرەکانی شەڕ نەگەڕانەوە یان بەهۆی بڵاوبوونی ئەو برسێتی وەژاری زۆربەی ئەو کەسانە جانیان لەدەستدا. طبعا وەکو باسمان کرد شەڕ بوو بە هۆکاری چ؟ برسێتی و نەهامەتی و بڵاوبوونەوەی نەخۆشی بە تایبەتی نەخۆشیەکانی کۆلێرا و تیفۆید. طبعا کۆچی تورکەکانی ئەوروپا لە بۆ بەڵکان و بۆ تورکیا ئەوانە بە پێچەوانیشەوە هەبوو. هەم تورکەکانی ئەوروپا و بەڵکان و یۆنانیان دەرکرد و هەم تورکەکانیش یۆنانیەکان و ئەوانەی کە لە گەلانی ئەو سەر بە ئەوروپای بوون ئەوانیان دەرکردن. طبعا لەو کاتی لە هەمووی تورکیا نزیکەی 900 هەزار یۆنانی مابوونەوە، ینی 400 هەزاریان لە ناوچەی تراکیا بوون. طبعا لە ساڵی زۆکو تازەوینەکانیشمان پێشاندا لە ساڵی 1922 زۆرنەی ڕایان ئەوانە کۆچیان کرد لە بۆ یۆنان. طبعا 10% دانیشتوانی ئەو کاتەی ئەنادۆڵ کۆچیان کرد لە بۆ یۆنان. گۆڕنی طبعا لێرەدا شتێک هاتەکە کە پێڵێن گۆڕنی یان با بڵێن گۆڕانی دیمۆگرافیای دانیشتوان واتە گۆڕانی یان گۆڕینی سروشتی دانیشتوانی. طبعا ئەوش دەبێت هۆی چێ؟ کۆمەڵە گۆڕانکاریکە بێتوانێت چکە خەڵکەکی نوێ هاتیە لە تورکەکانە لە مەنتقەی بەڵقان و یۆنان و ناو ڕۆژهەڵاتی ئەوروپا و یۆنانیەکانش لەوێ دەڕۆن و ناو ئەو نەتەوەکانی دیکە دەچنە ئەوروپا. کەواتە لێرەدا لەگەڵ ئەو دانیشتوانی ڕەسەن تێکەڵاوە بن زۆرێک لە گۆڕانی ڕۆشنبیری، زۆرێک لە دابنەوەی کۆمەڵایەتی، زۆرێک لە ئابووری سەربەخۆست ئەو کاتینە ئاوارەش بووینە، بەڵام کۆمەڵک پیشە و پیشەی دەستی و کاریان نەزانی وەش ئابووریش سەربەخۆیان دروستە کرد. کەواتە کۆمەڵک گۆڕینی کۆمەڵایەتی دروست بوو یان هاتە کایەوە و سەرەڕای ئەوەی کە بە شێوەیەکی گشتی سروشتی دانیشتوان یان سروشتی جیۆگرافیای دانیشتوان لەو ناوچانە گۆڕانکاری تەواوی بەسەرداهات. طبعا ئەو کاتی لە ساڵی 1930
ڕێژەی دانیشتوانی مەسیحیەکان یان یۆنانیەکان هەریانیان مەسیحی بوو نزیکەی 2 ملیۆن کەس بوو مەسیحیان و ڕێژێکی زۆر بەرز بوو یانی هەمویان کەم بۆ لە بۆ چەند لە بۆ ڕێژەی 120,000 کەس وەتا ڕێژێکی زۆر کەمی کە ئەرمەنیەکان یانی لە تورکیا تاوان نزیکەی 65,000 کەسمانەوە هەموو کاتی لە دەوڵەتی تورکیا و کاتی ئەمە بڵێن ئەو سنووری کەستە پێی دەڵێن تورکیا ڕێژەی موسڵمانەکان ڕێژەی 180 بەڵام دوای شەڕی سەربەخۆی تورکەکان و لە تایبەتی لە ساڵی 1923 ڕێژەکە گۆڕا لە بۆ 198 هەمووی بۆ موسڵمان وەرکو باسمان کرد یانی بەتەنها لە ئەنادۆڵ ئەوانەی کە لێبوون یۆنانی و مەسیح و ئەرمەنی ڕێژەی 100 کۆچیان کرد ئەمە هەر لەلایە یانی ئەو بێجگە لە شارەکانی تری وەرئاوای تورکیا ولەو زمانە سەرچانەی کە مانەوە تەواان تەنها کوردی تورکی مانەوە وەکو زمانی ئەساسی لە تورکیا چکە نەتەوەکان کە زۆری نەبوون هەبوو لە کوردی زیاتر بوو ئەو کاتی بۆ ئەرمەنیەکان و یۆنانیەکان و ئەوانە کە لێکرد دابانە ئەوانە لە کورد لەو کاتی لە دەوڵەتی عوسمانی لەوە زیاتر بوون کە ڕێژێکی بەرزیان تایبەتی لە شارەکان بوو خەرکی بازرگانی بوون بەلایەنی تەندروستی و کۆمەڵایەتیان بە پەروەردەیان زۆر ڕێکخراو بوو لەبەرەوە ژماری دانیشتوانیان زیادێک بەڵام لەو کاتیدا کە کورد کەم بوو بابڵێن لە باکووری کوردستان ناگەیشتە 2 ملیۆن لەبەرەوەی لەو ناوچانە بوون کە پەڕایەز خراون و لە ڕووی پێشکەوتنی کۆمەڵایەتیەوە زۆر دواکەوتوو بوون لە ڕووی تەندروستی لە ڕووی پەروەردەی لە ڕووی خزمەتگوزاری دەوڵەتیەوە و ئەگەر نەخۆشیێک بڵاو باوە لەو ناوچەی ئەوە ڕێژێکی زۆری مردن تۆمارەکرا بەداخەوە اینجا لێرەدا زمانی کوردی تورکیمانەوە و یەکێک لەو سەبەبانەی کە لە تورکیا نوێ کە چەوسانەوەکی زۆر بەرامبەر کورد کرا ئەو نەتەوەی کە بەرامبەر نەتەوەی تورک ڕاوەستاوە کورد بوو هەم لە ژمارە و هەم لە ڕووی با بڵێن ناوچەیەکی کە زۆری بەرفراوانی کوردنشین بوو لەبەیە دواتر کە قانونەکانی نیشتەجێبوون دەرەچن بە زۆرم لێ یەک لە ئامانجەکانی ڕاگواستنی کووردە لە ناوچەکانی باکووری کوردستان بەرەو ڕۆژاوای تورکیا تەمە حەقەتە چکە شایە ڕاستی حەقەتە ئەو دانیشتوانی ئەو ناوچانە چۆڵ بوو یعنی لە دانیشتوان لەبەیە دەیانویست دەستی کار ببنە ئەو شارانەی ڕۆژاوای تورکیا هەم لە بۆ ئاوادانکردنەوە هەم لە بۆ با بڵێن کارگەکان و کارخانەکانیان ژمارەی دانیشتوانی شارەکان ئەو کاتی لە گوندەکان کەمتر بوون لە پێشدا لە پێش ساڵ 125 خەڵک لە شارەکانە ژیا دوای شەڕ بۆ 180 ئەنی ئەو جارە عکسەوە بۆیان تقریبی 182 دانیشتوان لە گوندەکانە ژیا کارگە و کارخانەیەکی مەسەن لەو کاتەدا ژمارەیەکی زۆر کەمیان لێ مابوونەوە بەتایبەتی تاوان ئەستەمبۆڵ کە دوور بوو لە شەڕی ئەگەرە ناوچەکانی تر هەمووی وێران بوون وەکو باسمان کرد و لەو سەروبەندەشدا ئەگەر ئاماژە بکەین بە هێڵەکانی گواستنەوە هێڵەکانی ئاسنین پرد ماڵەکان ئەوانە لە ڕۆژاوایان نادەڵەم لە ناو چۆن چکە یۆنانیەکان سیاسەتی شتێکیان نەبوو سیاسەتێکیان نەبوو لە هەر شوێنێکە پاژەکشیانە کریانە کشانەوە ئیسەر شوێنانیان هەموو وێرانە کرد یان ئایان سووتان لۆ بڕێک کە تورکیا بێتە یان هەر حکومەتێک بێتن لە ئەستەمبۆڵ یان لانقەرە بێتەوە ناوچانە بگریتەوە بێتە سەر وێرانەیەک و دواتر تووشی قەیرانێکی دارایی ئەوەندە گەورەی بیتن هەر بەخۆش لە قەیراندا بوو لە 1975 دەوڵەتی عوسمانی فلاسی کرد بوو کە نەتوانێتن ئەو ناوچانە ئاوادان کاتەوە هەمووی بە هەژاری و بە برسەتی و بە وێرانی بمینێتەوە دەبنەوەش بەدەستێن قەستەکرا وەش بەشێک بوو لە ستراتیژێتی سەربازی کە تا ئێستا زۆر لە دەوڵەتان لە گروپە چەکدارەکان ئەو سیاسەتە وێرانکاری بەکاردێنن طبعاً لە لێرەژە خەڵکی ئاسایی و خەڵک بەگشتی تێیدا زەرەرمەند دەبێ
بە ڕۆژنی ئەرمەنی و یۆنانیەکان کە زەرەری زۆر تەواان لەواری کارژێر و کارکردنیشدا لەبەرەوەی ئەوان لە حەقەتدا دەستیان بەسەر بازاڕی داگرتنەوە لەوانەش بازاڕی دراوە و ئیتر ئەمە شارەزایەکی زۆریەوێ و پێویستی بە داراییەکی زۆریشەوە وەکو کار کەسێک ئەو کاری دراو گۆڕینەوە سەرپەرشتی بازار کاتن پێویستی بە دراوە پێویستی بە هێدەجی دراویشە کە وەکو ڕەسیدەکەی بی لای بازرگانە گەورەکان لە جیهان یاخود لە مامەڵەی بازرگانی لە نێوان دەوڵەتاندا وەکو ئێستاش نەبوو ینی بڵێن سیستەمی بانکی زۆر پێشکەوتوو بیتن وەکو ئێستا کە هەموو دنیا بێکەوە بەسرایەوە بەرحاڵ و لە ڕووی کارژێر شەوانە لەناو ئیداری دەوڵەتی عوسمانی بوون چکەمە لە سەردەمی دەوڵەتی عوسمانی خوێنمانکە هەموو ئەو گەلوونەتەوانە بەشێک لە ئیدارەدانی ناوچەکانی خۆیان پێسپێردا بوو یان ئەچوونە ئەستەمبۆڵ لەوێ کاریانە کرد لە ئیدارەی دەوڵەت ئەمەش یعنی زۆری نێوان لەبەرەوەیان لە سەردەمی بێزەنتیەکانەوە کە شارەزایەکی زۆر ئیداریان وەرگر بوو وەروا خوێندەواریش بوو احتیمامەکی و گرنگێکی زۆریان بە لانی خوێندەواریشەدا و خزێنێکی گەورەی پیشەکاری و پیشسازی و بازرگانی جوانن لە هەموو بارانە زۆر شارەزا بوون لە پیشە دەستیەکان لە حرفەکان لە بەرەمینان چکە ئەو کاتی پیشسازی نەگەیشت بۆ تورکیا وەکو ئێستا ینی پیشسازیوان هەر لە سەردەمی کۆندا بوون بۆ شێوە پێشکەوتووی ئێستا و یاخود باڵێن وەکۆی بریتانیا و فەڕەنسا ئەوروپا نەبوو تەنانە هەموو زەرەر بوون لە بۆ خەزێنەی دەوڵەتی نوێی تورکیا کە هیچ داهاتێک ناچۆ خەزێنەی ئەو دەوڵەت و زۆرێک لە ناوچەکان خاڵی بوون حتا لە کارەباچیەک یان حەدادێک یعنی ئەوەندە خەڵک کەم بووە کە پڕچەند وەدەست ناکەت کە بۆ نمونە کە شتێک خراپ بێ یان ئامێرێک خراپ بێتن بیبەنە لای وەکو پیشەوەرێک چاچ بکاتەوە و تەمان ئەو کاتی لە ڕووی بازرگانشە زۆر دابەزیمێن تقریبا سەیەکی هیچ زۆر کەمی کرد بوو و تا 10 ساڵ نەیتوانی بازرگانی تورکیا بکەوێتەوە سەرڕێڕەوی بازرگانی جیهانی واتانی تورکیا یان خەڵکەکەی بازرگانی بکاتن تا ساڵی 1930 داهاتێکی نەتەوەی زیاد نەکرد لە تورکیا یان 7 ساڵش ڕاگرت لە ڕاگەیاندنی کۆماری تورکیای نوێ نەتوانێت هیچ داهاتێکی نەتەوەی ڕابگەێن لەبەر ئەو شەڕ و وێرانکاریانی کە ئێمە باسمان کرد ئەو گۆڕانە کۆمەڵایەتی و ئابووری کە باسمان کرد وەکوی کە لەو وێرانە بینین کە پێشانی ئەوەی بەڕێزماندا کە چۆن خەڵک کۆچەکە و کە چۆن خەڵکی تر دێتەوە و ئەمانە هەمووی زەرەر بوو لە دەوڵەتی نوێی تورکیا ئەکەوت لێرەدا ینی زۆربەی قەرزەکانی عوسمانی کە سڕدرا بوونەوە لەسەر تورکیا تقریبا نزیکەی 160 میلیۆن لیرەی زێڕ کە دەیکەدا 720 میلیۆن دۆلار طبعا بەشی زۆری هەموو ئەوانە خرای سەر ئەڵمانی طبعا زۆرەکە 1 میلیارد دۆلاری ئەو کاتی زۆرە کاتن لەبەر ئێستا ئەو کاتی 1 میلیارد دۆلاری ئەو کاتی نزیکەی بە 100 میلیارد دۆلاری ئەوەی یان با بڵێن بە 100 میلیارد دۆلاری ئێستا بۆ چکە ئەو کاتە پارە بۆ شێوەی ئێستا هەڵتوشی هەڵاوسان و زیادەچی نەبوو بەڵام قەرزە کۆنەکان بە پێی پەیمانی لۆزان ئەوان توان خرایانە سەر دەوڵەتانی نوێ لە پەیمانی لۆزان فەقەرەیەکیان ئەوە کرد کە ئەو دەوڵەتانی کە لەسەر خاکی عوسمانی دروست بووینە کە سینۆ دەوڵەتن پارەکان دابەشی ئەوانە کرێریکە و بە سەتایەک بەبەریان کرد یعنی مەسەڵەوانە عێراق نزیکەی 102 ئەو قەرزانی دەوڵەت عوسمانی وەبەرکرد کە لەسەر خاکی عوسمانی دروست بووە و طبعا دوایەوە طبعا ئەڵمانیش رازی نەبوو لەوەی کە ئەو قەرزانە بداتەوە هاتە تورکیا بەخۆشی یان بەڵام دوای 5 ساڵەوەی گەشتنەوە ئەو تێگەیشتنی کە ئەڵمانیا تقریبی 65 قەرزەکان بگرێتە خۆی و 178 میلیۆن طبعا ئەوەی دیکەش نزیکەی کردە 78 میلیۆن جنیهی ئستەرلینی ئەوەی دیکەش تورکیادایەوە طبعا لێرەدا شتێک زۆر گرینگە کە ماماژە پێ بکەین ئەو گۆڕانکاریەیە کە لە ڕووی کۆمەڵایەتی و ئابوووریەوە لە تورکیادا هاتەکایەوە لە دوای ساڵی
سەرکەوتنی سەربەخۆی تورکەکان لە شەڕ وەرگرتنەوەی ئیستەنبوڵ و هەموو شارەکانی تر لە ساڵی 1923 تووشی ئەو هەموو ڕوودا و کۆمەڵایەتیانە بوون و بوری وە سیاسیان و بەسەر ئەو ڕووداوانەدا کەتت. بۆیە مەسەوکو ئاماژەمان پێکرد نەیانتوانی تا 10 ساڵ 7 ساڵ هیچ داهاتێکی نەتەوەییان هەبێتن وە خەزێنەی تورکیا هیچ داهاتێکی هەبێتن بەرەوەی داهاتە دەستیان سەرفیان نەکرد بۆ ئاوەدانکردنەوە یاخود ڕێخستنەوە وارەوە هەتاوەکو ئێستا زۆرێک لەو ناوچە وێرانکراوانی تورکیا ماون لە دوای 100 ساڵ بەشێکی ئەوانە بە تایبەتی شوێنە ئەو شوێنانی کە پێشتر وەکو بڵێن بۆ نمونە کەنیسە بووینە مزگەوت بووینە قەڵایەکان شوێنی دانیشتوانەکان کە هەبووینە ئەوانە وەکو وێرانەیەک وەکو شوێنەوارێکی ئەو کاتی ماونەتەوە تا ئێستا نۆژەن نەکراونەتەوە. دوایەوە دەبعاً لەسەر ئەو بارودۆخەشدا کۆماری نوێی تورکیا ڕاگەیەندرا یعنی لە ساڵی لە 29 ئۆکتۆبری 1923 واتە 97 ساڵ پێشی ئێستا ئەو کۆمارە ڕاگەیەندرا. ئەمە دوایی دین باسەکەین کە دوای کۆمار کە ڕاگەیەندرێ مستەفا کەمال ڕای دەگەیەنێ بە کۆمارێکە بێتن لە ساڵ 1924 دەستوری خۆی دەنووسێتەوە و دەوڵەتێک دەبێتن کە تەنها دان بە تورک دەنێتن بە نەتەوەکانی تر نانێتن و زمان ئەکاتە تورکی و کۆمەڵە گۆڕانکاری سیاسی و ئابووری و کۆمەڵایەتی و حتا ئاینیش بەرپا ئاکاتن. ئەمە بە کورتی بوو بە کۆمەڵایەتی و سیاسی تورکیا لە ساڵی 1923 دەستان خۆشبی بۆ ئامادەبوونتان بۆ گوێگرتنتان لەم وانەیەدا هەر شاد و سەرفراز و سەرکەوتوو بن بەخوای گەورەتان ئەسپێرم. خواحافیز.